سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە لە کاتێکدا ئەو وادەی هەڵبژاردننی دیاری کردووە ئێستا سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەڵەن با هەڵبژاردن بکرێت. ئێستا پارتی کە سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی پارتیە دەڵێت پارتەکەی ئەو دەڵێت نابێ هەڵبژاردن ئەنجام بدرێت. یعنی بەڕاستی ئەمە جۆرێک لە نازانم حاڵەتێکی نائاسایی و ناتەبیعی دەبینم. لەبەرەوە ئێمە نازانین ئەو پرسیارانە ئەبێ ئێوە لە پارتی بکەن کە ئایا پارتی بۆچی ئەوێ هەڵبژاردنەکان دوا بخات. بەڵام بەڕاستی ترسی هەم حیزبە حکومڕانانە لە دواخستنی هەڵبژاردنەکان ترسە لە دەستدانی متمانەی هاونیشتیمانیان لەبەر ئەوەی لە ئەم 5 ساڵەی ڕابردوودا کە کابینەی نۆیەم کاتوانم بڵم کابینەیەکی شکست خواردوو بوو بەڕاستی لەو بارودۆخانەی کە تێپەڕیوە پەیوەندیەکانی بینی هاوڵاتیان و حکوومەت زۆر خراپ بووە. باسی وەزعی موچەخۆران لە حاڵەتێکی زۆر خراپدا بووە. ئاستی خزمەتگوزاریەکان خراپ بووە.